ئەم کاتتان باش ئازیزان بخێر بنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ وەڵامی چەند پرسیارێکی گرنگێمەوە سەبارەت بە کەنەدا. وەکو زۆربەتان پێشنیارتان کردبوو لەسەر پۆستەکەم لە فەیسبوک کە ڤیدیۆی وەڵامی پرسیار ئامادە بکەم. بۆیە با زیاتر کات نەکوژین و بە پرسیاریەکەم دەست پێ بکەین. پرسیاری یەکەم: نوێترین هەواڵی کەنەدا چیە سەبارەت بە سەفەرکردن؟ نوێترین هەواڵی کەنەدا ئەوەیە کە ئەگەر تۆ ڤیزەی گەشتیاریت هەبێ هێشتا ناتوانیت سەردانی کەنەدا بکەی یاخود داخلی کەنەدا. قوتابی بیانی دەتوانێت بێت بۆ کەنەدا بە مەرجێک لە کۆلێژ یان لە زانکۆی وەرگیرا بێ، ستادی پێرمەت واتە مۆڵەتی خوێندنی وەرگرت بێت و ڤیزەکەی قبوڵی بۆ هات بێتەوە ئەتوانێت داخلی کەنەدا بێت. و ئەو قوتابیانەی کە داخلی کەنەدا بن ئێستا ئەبێ 3 ڕۆژ لە هۆتێل کەرەنتین بکرێن و تێچووی هۆتێل و خواردن و مانەوە هەمووی لەسەر خۆیانە کە بە نزدیکی $2000 تێچێت. 2. لە ئێستا ئاسانترین و باشترین ڕێگە چیە بۆ گەشتن بە کەنەدا؟ ئاسانترین و باشترین ڕێگە ئەم پرسیارە بەڕاستی ئەم پرسیارێکی زۆر قورسە، یعنی خۆزگە ئەمتانی وەڵامتان بەمەوە. هاوڕێن، من ناتوانم پێتان بڵێم چ ڕێگەیەک ئاسانە لەبەرەوەی لەوانەیە ئەو ڕێگایی کە بۆ من ئاسان بێ بۆ تۆ قورس بێ یاخود بۆ یەکێکی تر ئاسان بێت. بەڵام بە حکمی ئەوەی قوتابی ئەتوانێ بێت بۆ کەنەدا لە ئێستاە هەرچەندە ژمارێکی زۆر کەم ئەتوانن، یعنی هەموو قوتابیەک ناتوانێت، بەڵام ئەو ڕێگایە کراوەیە ئەوە ئەتوانم بڵێم ئێستا ئەگەر یەکێک زۆر پەلەیەتی ئەتوانێ هەوڵی خوێندن بێ. هیوادارم وەڵامەکەم وازەح بێت. ئەمە 2. 3. داینەکەکەم بکەمەوە چاو. 3. ئێمە زۆر CV ئەنێرین بەڵام وەڵام وەرناگرین لەلایەن خاوەنکارەوە بۆ ئەوەی سودمەند بین لە پرۆگرامە جیازەکان. ڕاستە لە ئێستاە دۆزینەوەی هەلیکار زۆر قورسە. بۆچی زۆر قورسە؟ لەبەر ئەوەی کارمەندەکانی ئێرە هەمویان زۆربیان چوونەتە ماڵەوە، ینی زۆربەی کەس لێرە کاری نییە، دۆزینەوەی کار زۆر قورسە. بۆیە بۆ کەسێکی بیانی بۆ کارمەندێکی بیانی لەوە قورسرە کە بتوانێت هەلێکی کار بدۆزێتەوە. بەڵام من ئەڵێم بەردەوام بن، سارد مەبنەوە، CV بنێری باشترە لەوەی کە نەینێری. 4. LMIA چیە و بۆچی بەکارێت؟ LMIA Labour Market Impact Assessment دۆکیومنتێکە کە خاوەنکار تیایدا داوا لە حکوومەتی کەنەدا ئەکا کە بتوانێت ڕێگەی پێبیات کارمەندێکی بیانی وەرگێ. بۆ نمونە من خاوەنکارم چەشتخانەیەکم هەیە لێرە لە کەنەدا، ئەمەوێت کەسێک وەربگرم لە کوردستان، تەقدیمی LMIA ئەەکەم، داوا لە حکوومەت ئەەکەم، ئەڵێم کە ئەم کارمەندە کە لە کوردستانە ڕێگەم پێ بدە بیهێنم لێرە لە چەشتخانەکەم کار بکەن. ئەوە شروع نەکەمەوە کە من لێرە کارمەندم دەست ناکرد، خەڵکم دەست ناکرد، بۆیە ئەمێ ئەو کەسە بیانیە بیهێنم و لێرە دەست بەکار بێت. لەوانەیە حکوومەت ڕازی بێت، لەوانەشە ڕازی نەبێت. و زۆربەی ئەو هەلیکارانەی کە تۆ تەقدیمی ئەەکەیت و CV بۆ ئەنێریت ئەبێ LMIA لەگەڵ بێت، مەرجی سەرەکیە، یعنی خاوەنکار LMIA بۆ تۆ تەقدیم بکە. تەنها لە یەک ڕێگە پێویستی بە LMIA نییە، ئەویش ناوچەکانی یوکۆنە. ئەگەر هەلیکارت دۆزیەوە لە ناوچەکانی یوکۆن پێویست ناکات خاوەنکار داوای LMIA بکات لە حکوومەت. 5. 4 بوویان 5 بوو. 4 بوو. 5. ئایا تا ئێستا لە کەرەنتین هیچ قوتابیەک هاتووە بۆ کەنەدا؟ وەڵامەکەی بەڵێ. هەفتەی پێشوو لەگەڵ چەند قوتابیەک قسەم کرد کە هاوڕەکانیان لە وڵاتی هندەوە هاتوون بۆ ئێرە، بەڵام هەتا ئێستا گوێم لێ نەبووە قوتابیەکی عراقی یاخود لە کوردستانەوە کەس هات بێت. ئەگەریش هەر کەسێک ئەزانن هاتوو ئەتوانن لە کۆمنت بینووسن بۆ ئەوی پرسیاریان لێ بکەین کە بزانین چۆن گەشتون لێرە. بەڵام ئەوەنی من ئاگادار بن قوتابی بیانی ئەتوانن بۆ ئێرە، بەڵام چانسێکی کەمتر هەیە، یعنی ئەوە نیە بڵێم دەرگا کراوەتەوە بۆ هەموو قوتابیەک، ئیتر لە چەند حاڵەتێک لەوانەیە قوتابی وەربگرن. ئەنجا پێشووی بچمە سەر پرسیاری داهاتوو، ئەمێ شتێک بڵێم بۆ ئەوی تۆ ئاگاداری هەموو هەواڵە تازەکان بیت سەبارەت بە کەنەدا، تەنها 2 سەرچاوە هەیە ئەتوانی پشتی پێ ببەستی. یەکەم پێیجی سەرەکی جەستن تورودۆ لە فەیسبوک کە خۆی هەموو هەواڵە تازەکان بڵاوەکاتەوە، و دووەمیش وەبسایتی کەنەدا canada.ca، لەوێش هەموو هەواڵە تازەکان و هەموو ئەو گۆڕانکاریانەی ئەکرێت لە حکوومەت و ئەو بڕیارانەی کە ئەدرێت لێ بڵاو ئەکرێتەوە. بۆیە ئەو 2 سەرچاوەیە 2 سەرچاوی باوەڕ پێکراون. پرسیاری داهاتوو، نازانم چەندەم بوو لێم تێکچوو. 5. یەکەم بە 5.
کەسێک بڕوانامەی نەبێت ئەتوانێت سوودمەند بێت لە پرۆگرامی پایلۆت و پرۆگرامەکانی تر. ئەم پرسیارێکی زۆر جانە. ئەو کەسانی کە بڕوانامەیان نییە بەڵام ئەزمموی کاریان زۆرە بەڵێ ئەتوانن هەلی کار بدۆزنەوە، بەڵام ئەگەر تەقدیمی ئیکسپرس ئینتری بکەیت یەکسەر داوای ئیقامی کەنەدا ئەکەی بەبێ ئەوەی هەلی کارت هەبێ ئەوت هەلی کارت نەدۆزیوەتەوە، ئەو کاتە مەرجی سەرەکیە کە تۆ بڕوانامەت هەبێت و بڕوانامەکە پشتڕاستکردنەوەی بۆ بکەیت. بەڵام بۆ پرۆگرامی ئەتلانتیک ئەگەر خاوەنکار ڕازی بێت بەڵێ زۆر ئاساییە بڕوانامەت نەبێت بەڵام هەلی ببورن، بەڵام ئەزمموی کاری باشت هەبێت. شەشەم، تێچووی خوێندنی بەکەلۆریۆس بۆ ساڵێک چەندە؟ ئەگەر سەیری ڤیدیۆکانی منتان کرد بێت زۆر کەم باسی خوێندنی بەکەلۆریۆس دەکەم ئەندەرگراجوێت لەبەرەوەی هەر ساڵی 2 دەفتەر 3 دەفتەری تێچێ تێچووی خوێندنی بەکەلۆریۆس زۆر قورسە. قورسێکی لە چێ زۆر گرانە، تەنها ئەگەر قوتابی یەکباری دارایی زۆر باشە بتوانێت ساڵی 2 دەفتەر 3 دەفتەر بیات خوێندنەکەی تاوکە ئەوە ئەتوانێت. بەڵام شتێکی تریشێ ئەو پارەی تۆ لە خوێندنی بەکەلۆریۆس سەرفیەکەی ئەبێ لە کەنەدا چەند ساڵێک بە بەرداوامی ئیش بکەی ئەنجا بتوانین ئەو پارەیە کۆبکەیتەوە، یعنی ئەو پارەیە دەربهێنیتەوە. بۆیە من تەنها ئەمۆژگاری ئەو قوتابیانە ئەەکەم کە یانەوێ بن بۆ کەنەدا کۆلێژ بخوێنن باشترە 2 ساڵە و کەمترە و پارەشی کەمتر تێچێ. پرسیاری حوتەم، ئەگەر بمێت لە کەنەدا بخوێنم دەتوانم خێزانەکەم لەگەڵ خۆم بێنم؟ بەڵێ دەتوانی خێزانەکەت لەگەڵ خۆت بێنی، بەڵام هەر کاتێک کە تەقدیمی ڤیزاکە بێ ئاماژەی پێ بکەیت و ڤیزا بۆ ئەویش بکەیتەوە. چۆن بزانم چه پرۆگرامێک بۆ من گونجاوە؟ من بڕوانامە و ئەزمموی کارم هەیە. ئەو پرسیارێکی جوانە. بۆ ئەوی بزانی چه پرۆگرامێک بۆ تۆ گونجاوە سەیری ڤیدیۆکانی منەکەیت لە یوتیوب، سەیری پرۆگرامەکانەکەی بزانی کامە داواکاری پرۆگرامت بێ باشە. و ڕێگایەکی تریش هەیە، ئەو ڕێگایی من بەخۆڕاییە. ڕێگایەکی تریش هەیە ئەتوانی پەیوەندی بە ڕاوێژکارەوە بکەی. من لینکی وێبسایتی ڕاوێژکارێکتان بۆ دائنێم لەژێر ئەم ڤیدیۆیە کە سەرەتا داخلی وێبسایتەکەیانەبی چەند پرسیارێکت لێەکە هەڵسەنگاندنە کە ئەو بەخۆڕاییە. تۆ زانیاریەکانی خۆت هەمووی داخلەکی تو دوای ئەو بە ئیمەیل وەڵام تێنەوە کە تۆ چه پرۆگرامێک بۆ تۆ باشە. سوودی ڕاوێژکار چییە؟ هاوڕێیان من لەوانەیە زۆر ڤیدیۆ بکەم لەسەر ڕێگاکان و لەسەر چۆنیەتی گەشتن بە کەنەدا، بەڵام من ئەو ئەزممونەم نییە کە پێتان بڵم تۆ کام ڕێگا بۆ تۆ گونجاوە. ئیشی ڕاوێژکار ئەوەیە کە سیڤەکەی تۆ ئەبینێ، کە زانیاریەکانی تۆ ئەبینێ، بڕیارێکی گونجاو ئایا پێت ئەڵێ ئاگادارت ئەکاتەوە کە کام ڕێگا بۆ تۆ گونجاو، چکە ئەوە ئیشی ڕاوێژکارە، یعنی هەڵسەنگاندن بۆ زانیاریەکانتەکە، هەڵسەنگاندن بۆ سیڤەکەی تۆکە. ئەنجا یەکەم هەنگاوی ڕاوێژکار هەموو جارێ بە خۆڕاییە بۆ ئەم وێبسایتتان بۆ دائنێم پەیوەندیان پێوە بکەن. دوای ئەو ئەگە بتوێ بەردەوام بیت لەگەڵیان، ئەگە بتەوێ ئۆفەری خوێندن وەرگری یاخود ستادی پێرمەت وەرگری بتوانی بێی بۆ کەنەدا تا ئەو شوێنەی کە تۆ تەقدیمی ڤیزە ئەکەیت هەمووی ڕاوێژکاری یاسایی بۆت بکات، ئەو ئەتوان پەیوەندیان پێوە بکەن ئەوە بە پارەیە. ئەگەر پرسیار چەندەم بوو؟ پرسیاری داهاتوو بیرم چوو چەندەمە. چۆن لە ڕێگەی UN ئەتوانم کۆچ بکەم بۆ کەنەدا یاخود سپۆنسەری 5 کەسی چییە؟ ئەو پرسیارێکی زۆر جانە دیسان. ڕێگەی UN چییە؟ تۆ ئەبێ لە ڕێگەی UN و داوای مافی پەنابەری بکەیت. ئەم ڕێگایەکی ترە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا کە هێشتا ڤیدیۆکەیم بڵاو نەکردوتەوە لە داهاتوێکی نزیک باسیەکەی. بەڵام ئەگەر بتوێت لە ڕێگەی UN و بێی بۆ کەنەدای خود 5 کەس سپۆنسەرت کەن ئەبێ خۆت پەنابەربی لە وڵاتێکی تر، یعنی نەتوانی بگەڕیتەوە وڵاتەکەی خۆت لە وڵاتە پەیوەندی بە UNHCRەوە ئەکەیت یاخود پەیوەندی بە ئۆفیسی کەنەداوەکەی بۆ پەنابەران و پێیان ئەڵێ کە من ئەمەوێ داوای مافی پەنابەری بکەم لە کەنەدا، ناتوانم بگەڕێمەوە وڵاتەکەی خۆم چکە ژیانم لە مەترسیدایە. ئەوە لە ڤیدیۆکانی داهاتوو بە جوانی باسیەکەی. ئەم پرسیارش زۆرەکری ئەگەر من بێم بۆ کەنەدا چ کەیسێک زۆر باشە؟ من ناتوانم وەڵامی ئەو پرسیارەتان بدەمەوە لەبەرەوەی کە تۆ هی لێرە خۆت تەسلیمەکەی ئەبێ بۆ حکوومەتی کەنەدا بیسەلمێنی کە تۆ ژیانت لە مەترسیە لە کوردستان و ئەو کەیسە ئەبێ ڕنگدانەوەی واقعی ژیانی خۆت بێت. بۆیە من ناتوانم بڵم چ کەیسێک بۆ تۆ باشیان چ کەیسێک وەرەگیرێ، ئەوە هەمووی لەسەر بڕیاری دادگا ئەوەستێ.
و باشترین شت وایە ئەگەر تۆ بەڕاستی ژیانت لە مەترسیدایە ئەو کاتە داوای مافی پەنابەرێتی بکەیت لە کەنەدا. پرسیاری نازانم چەندەم. ئەگەر کورسی زمان وەربگرم دەتوانم دوایی تەواوبوونم کار بکەم. بە دڵنیاییەوە نەخێر. بۆچی نەخێر ئێستا پێتان نەڵێم. ئەگەر تۆ کورسی زمان وەربگریت دوای کۆرسەکە تاو بوو ئەبێ بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت بۆ لەبەر ئەوەی کورسی زمان پۆست گراجویت وەرک پەرمتت نایەتێ. با بزانین پۆست گراجویت وەرک پەرمت چییە؟ ئەم دۆکیومنتە تەنها بە خوێندنی کۆلێژی 2 ساڵی یاخود ماستەر یاخود دکتۆرە ئەتوانی وەریگری. پۆست گراجویت وەرک پەرمت دۆکیومنتێکە تۆ تەقدیمی ئەەکەی بۆ حکوومەتی کەنەدا ئەڵێی تکایە بۆم نایەت تکایە مانەوەکەم لە کەنەدا درێژ بکەنەوە بۆ من، ینی با ماوەی مانەوەکەم درێژ بکەنەوە لە کەنەدا لەبەرەوەی من ئەمەوێ بمێنەوە و کار بکەم. مەرج نییە کارت دۆزی بێتەوە، مەرج نییە فولتایم ئیش بکەیت، تەنها ئەوەیە دوای خوێندن دوای تاوکردنی خوێندن لەبەرەوەی کە تۆ تاوبووی تاویترە بێ بڕۆیتەوە، بەڵام بۆ ئەوی بمێنیتەوە ئەتوانی تەقدیمی پۆست گراجویت وەرک پەرمت بکەیتەوە. خوێندنی زمان ناتوانی بە خوێندنی زمان ناتوانی تەقدیمی ئەو دۆکیومنتە بکەی، ینی پۆست گراجویت وەرک پەرمتت نایەنێ، کاتە تەنها ئەگەر کۆلێژ بخوێنی. اینجا پرسیاری نازانم چەندەم. ئایا من ماستەر بخوێنم لە بوارەکەی خۆم لە کەنەدا دوای ئەوە دەتوانم کار بکەم لە هەمان بوار؟ بە دڵنیاییەوە نەخێر. لێرە ئەگەر ماستەر بخوێنی یان دکتۆرا بخوێنی ئەتوانی لە زانکۆ تەعین بیتەوە یان وەربگیری کارێک بدۆزیتەوە. بەڵام هەندێک پیشە هەیە لێرە ئەبێت کارتی سندیکات هەبێت، ینی بۆ نمونە ئەگەر تۆ پزیشکی ئەبێ کارتی مۆڵەتی کاری سندیکا وەربگری، سندیکای پزیشکانی کەنەدا مۆڵەتت بدەن. ئەگەر بۆ نمونە تۆ فارمەسیت ینی سەیدەلیە تاو کردو بەشی دەرمانسازی تاو کردووە ئەبێت کارتی سندیکات هەبێت. هەندێک پیشە هەموو پیشەکان ناڵێم، بەڵام هەندێک پیشەی دیاریکراو هەیە کە بەبێ مۆڵەتی کاری ئەو بەشە ناتوانانی دەست بەکار بیت. من لە ڤیدیۆکانی داهاتوو زنجیرە ڤیدیۆیەک ئامادە ئەەکەم کە چۆن ئێوە بڕوانامەکانتان وەکو ئەندازیار یاخود وەکو پزیشکی گشتی چۆن بڕوانامەکانتان پشتڕاست بکەنەوە و چۆن خۆتان ئامادەکەن بۆ تاقیکردنەوەکانی کەنەدا کە دوای ئەوەی لە هەموو تاقیکردنەوەکان دەرچی ئەتوانی دەست بەکاربی لە بڕوانامە لە بابڵی لە بوارەکەی خۆت. هەموو پیشەیەک نا، بەڵام چەند پیشەیەکی دیاریکراو هەیە کە لە ڤیدیۆکانی داهاتوو باسی ئەەکەم. پرسیار: ئایا حکوومەت پارەی سۆشیال دەدات و پەنابەر لە کەم دەمێنێ یان نە؟ کەمپی لێ نییە کەنەدا، ئەتوانی لە شوقە بژی، ئەتوانی لە ڤیلە بژی، ئەتوانی لەسەر جادە بژی، بەدڵی خۆتە لەکوێ و بەڵێ حکوومەت پارەی سۆشیالت ئاەتێ، پارەکەش بڕەکەی زۆر نییە، بەڵام تەنها بای ئەوەیە کە بتوانی پێی بژیت هەتا کارێکت دەسەکەوێت. پرسیارێکی زۆر جوان: ئایا خوێندنی بە خۆڕایی لە کەنەدا هەیە و ئەگەر نمرەکەم بەرز بێت ئەتوانم بە خۆڕایی بخوێنم؟ بە دڵنیاییەوە نەخێر. خوێندن لە وڵاتی کەنەدا بە خۆڕایی نییە. ئەگەر نمرەکەشت بەرز بێت لەوانەیە داشکانت بۆ بکەن ئەگەر لە پۆلی تازە پۆلی 6 تاو کردو، بەڵام بڵێم خوێندنی بە خۆڕایی ئەوە لە هیچ شوێنێکی کەنەدا ناتوانانی خوێندنی بە خۆڕایی دۆزیتەوە. ڕاستە لە وڵاتانی تر لە زانکۆی وڵاتە ئەوروپیەکان ئەتوانی بخوێنی بە خۆڕایی یاخود سکۆلەرشپ بەدەست بێنی بتوانی خوێندنەکەت بە خۆڕایی بێت، بەڵام لە کەنەدا بە هیچ جۆرێک ناتوانانی بە خۆڕایی بخوێنی. وەکو دیسان ئەیڵێمەوە لە کەنەدا تەنها هەناسەدان بە خۆڕایی، هەموو شتێکی تر بە پارەیە. پرسیار: نازام چەندەمە. پرسیار: لە چه حاڵەتێک تاقیکردنەوەی زمان پێویستە و لە چه حاڵەتێک پێویست نییە؟ بۆ لە هەندێک ڤیدیۆ دەڵێی دەبێ ئایلست هەبێ و لە هەندێک ڤیدیۆ دەڵێ ئایلز گرنگ نییە. من نەموتو ئایلز گرنگ نییە، بەڵام ئەم پرسیارێکی جوانە. دوو شت هەیە لێرە. ئەگەر تۆ بە ڤیزەی کار بی بۆ کەنەدا، ڤیزەی کار بۆ ماوەی 2 ساڵە، بە ڤیزەی کار بی بۆ کەنەدا، ئەو کاتە پێویستیت بە تاقیکردنەوەی ئایلس نییە. لەبەرەوەی خاوەنکار کە سەیری سیڤەکەی تۆ ئەکا، سەیری ئەزمموی کارەکەت ئەکا و ئەزمموی کارەکەی تۆی بەدڵە و ئەتوانێت سوود لە تۆ ببینێ، ئەو کاتە بە ڤیزەی کاریەک پێویستت بە ئایلس نییە. بەڵام کە تۆ ئەو 2 ساڵە تەواو بوو لە کەنەدا ئەبێ داوای ئیقامە بکەیت، لەبەرەوەی تاو ڤیزەی کارەکەت ماوەکەی بەسەرچوو ئەتوانیت تەقدیمی ئیقامە بکەیت.
ئەو کاتێک کە تەقدیمی ئیقامە ئەەکەی بە هیچ جۆرێک بەبێ ئایلس ناتوانین ئەبێ ئایلس بکەیت و بۆ قوتابیش هەمان شتە بۆ نمونە قوتابیەک لە کوردستان تاقیکردنەوەی ئایلس ئەکات کە ئەکادمیکە کە یەت بۆ ئێرە خوێندنەکەی تەواو ئەبێ و 2 ساڵ ئیشەکە دوای ئیشەکەی کە تەقدیمی ئیقامە ئەکات ئەبێ ئایلس جەنەرال ترێنینگ بکە یعنی هیچ ئەم لە ئەولای تێنیە ئەگە بتەوێت ئیقامە وەربگری بۆ 2 ڕێگایە ئەوە بەدڵنیایە ئەبێ ئایلس بکەیت ئەو پرۆگرامانی کە من باسیەکەم بۆ نمونە ئەکسپرس ئەنتری ئەوە مەرجە تۆ لێرە داوای ڤیزەی کار ناکەی لە ئەکسپرس ئەنتری تۆ داوای ئیقامە ئەەکەی ینی ئەو بەشەی کە منەڵێن ڤیزە پێویستی بە ڤیزەی کارە تۆ ئەوەت ناوێت لە ئەکسپرس ئەنتری ئەکسپرس ئەنتری بۆ ئیقامەی کەنەدا بەدڵنیاییەوە یەکێک لە مەرجەکانی ئیقامەی کەنەدا چییە کە تۆ بتانی نمرەیەکی بەرزت هەبێت لە تاقیکردنەوەی ئایلس وە چ جۆرە تاقیکردنەوەیەک ئایلس جەنەرال ترێنینگ واضحة؟ بەڵێ واضحة. ئەم جارە ئەگەر ئیقامەی وڵاتێکی ترم هەبێت دەتوانم بێ بۆ کەنەدا بەڵێ ئەگەر ئیقامەی وڵاتێکی ترت هەبێت ئەتوانی بێ بۆ کەنەدا کار بکەی یان بخوێنی بەڵام ناتوانی داوای مافی پەنابەری بکەیت. ئەی باشە ئەگەر خۆم پەنابەر بم لە وڵاتێکی تر دەتوانم داوای مافی پەنابەری بکەم لە کەنەدا بەڵێ و نەخێر. لەبەر ئەوی خۆت پەنابەری لە وڵاتێکی تر ئەتوانی پەیوەندی بە UN-ەوە بکەی ئەوە لە ڤیدیۆکانی تر باسیەکەم بەڵام ئەگەر ڕەفزت وەرگرت بێت ئەوە چانسێکی زۆر کەمت هەیە کە بتوانی داوای مافی پەنابەرێتی بکەی لە وڵاتی کەنەدا. ئایا بەشی IT هەلی کاری زۆرە لە کەنەدا وەکو باس دەکرێت ئەو بەشانە چین کە زیاتر کاری پێدەدۆزیتەوە. IT بەشێکی زۆر گرنگە لێرە ینی بەشێکە بەڕاستی زۆر خەڵک ینی هەلیکاری پێ ئەدۆزێتەوە ئەو کەسانی کە دەرچووی بەشی IT لە کوردستان چانسێکی زۆریان هەیە کە ئیشێکی باشیان دەستکەوێت لێرە کە ئەگەر بخوێنن لێرە بێن 2 ساڵ کۆلێژ بخوێنن و لەگەڵ ئەو ئەزمموی کاری کە خۆیان لە کوردستان هەیەیان بۆ بەدڵنیایی و ئیشێکی زۆر باشیان دەستەکەوێت و زیاتر ئەو بەشانەی کە ئیشی باشی پێ ئەدۆزیتەوە IT-ە، ئەکاونتینگ، فاینانس، بزنس ئەدمینستریشن ئەو بەشانە هەلیکاری زۆری تێدایە. کۆتا پرسیار ئەوەیە ئەگەر من داهێنان بکەم چۆن بتوانم بگەم بە کەنەدا لە ڕێگەی ئەو داهێنانی کە کردومە. ڕاستێکی چەند کەسێک ئەو پرسیاریان لێم کرد کە شتێکیان داهێنانێکیان کردووە لە کوردستان بەڵام چانسی ئەویان نەدراوەتێک کە کار لەسەر ئەو داهێنانی خۆیان بکەن. ڕاستێکی ئەوە بابەتێکی ترە ئەبێ زۆر پرسیار بکەم لەسەری و زۆر بگەڕم بە دوای زانیاری و لە زۆر خەڵکی شارەزا بپرسم بەڵام بەدڵنیایی وەڵامی ئەو پرسیارە وەرەگرن ئەگە بەر ڤیدیۆیەکی کورتیش بێت کە هەستەکەم زۆر کەس ئەو بەهرەیە هەیە کە داهێنام بکات بەڵام چانسی وای بۆ ناڕەخسەی لە کوردستان ئەو بەدڵنیاییەوە لە ڤیدیۆیەکی تایبەت باسی ئەو ڕێگایە ئەەکەم. ئەنجا لێرەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان پێشەوەی بڵێم بڕۆم حەزمە کرد لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسن زۆر جانە دەستخۆش کۆمنتی پۆزتیڤ بنووسن ئەگەری شەخنەتان هەیە و پرسیارتان هەیە و تێبینیتان هەیە و پێشنیارتان هەیە شتێکتان هەیە لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسن هەوڵەدەم ئینشاءالله هەوڵەدەم ڤیدیۆی زیاتر بکەم لەسەر پرسیار و وەڵام چکە هەستەکەم ئەوە بە کورتی و بە پوختی باشترە. ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر بیر نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خاتان لەگەڵ.